سڵاتەنێ بەڕێزان لەگەڵتانم بۆ ئەوروپی پەیوەندەکانتان لەسەر تەوریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ باس لە بواری پەروەردە دەکەن هەروەها گرفتەکانی لە هەرێمی کوردستاندا لە بەرامبەردا لایەنی پەیوەندیدار بەتابەتی لژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان کە باس لە چالاکیەک دەکەین بۆ ئەوەی وەکو نمونەیەک وەریگرین بۆ وەرگرتنی پەیوەندەکانتەوە قسەکردنی ئێوە لەسەر ئەو تەوەرە دیارە ئەندامێکی لژنەی پەروەردەی پەرلەمانی کوردستان ئەوەی ڕاگەاندووە کە کەمی کتێب و پێداویستەکانی خوێندکاران لە ئێستادا پەیوەندی بە گەندەڵی گرێبەستەکانی نێوان وەزارەتی پەروەردە و کۆمپانیای چاپەمەنیەوە هەیە. هەر لەو بارەیەوە دکتۆر سەرۆر عەبدوڕەحمان باوکاری چەند پەرلەمانتارێکی تر بۆ ئاگاداربوون لە بارودۆخی خوێندکاران و بینای قوتابخانەکان سەردانی چەند قوتابخانەیەکی شاری سلێمانییان کرد. ئەمە وەکو نمونەیەک بۆ سەرجەم خوێندنگە و قوتابخانەکانی هەرێمی کوردستان باس لەم نمونەیە دەکەن کە تا چەند ئەرکی لژنەی پەروەردەیە لە پەرلەمانی کوردستان تا چەند بەدواداچوونی ئەوان گرنگە بۆ ئەم پرسە. هەر لەو بارەیەوە دوای سەردانیکردنی ئەو وەفدەی پەرلەمانیش ئەوەیان ڕاگەیاند کە زۆربەی بیناکانی وەزارەتی پەروەردە لەلایەن حیزب و ڕێکخراوەکانەوە دەستی بەسەرداگیراوە دەبێت ڕادەستی حکوومەتی بکەنەوە و پەرلەمانتارێکی یەکێتیش دەڵێت دەبێت مەکتەبی سیاسی یەکێتی کە بیناکەی موڵکی گشتیە چۆڵ بکاتیان بینایەکی نوێ بۆ حکوومەت دروست کات چونکە لە ئێستادا زۆربەی بینای خوێندنگەکان شوێنی خوێندنی بەڕێزان لە پەیوەندەکانتانە دەتوانن باس لەم پرسە بکەن هەروەها بێگومان لەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/نالیاتیV دەتوانن ڕاوتی بین و سەرنجەکانی خۆتان بخەنە ڕوو بەتابەتی لە کۆتایی تەوەرەکە. ئێمە پەیوەندیکی تەلەفۆنیمان هەیە کە دکتۆر سەرۆر عەبدوڕەحمان ئەندامی لژنەی پەروەردەیە لە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی قسەکانی ئێوە پێشنیازەکانی ئێوە ئاراستەی ئەو بکەین و بتوانین وەڵامێکمان دەستکەوێت سەبارەت بە پرسیار و تێبینەکانی ئێوە. بەڵێ فاروق لە هەولێرەوە یەکەم پەیوەندیمانە فەرموو کاک فاروق. بەڕێزەکەم کاتەوە باش هەموو کاتێکت کاک فاروق زۆر سپاس فەرموو. زۆر سپاس دەکەم. چەند پرسیارێکم هەیە ئەگەر بتوانم ئاراستەوە بکەم لە هەموو میدیایەکی ئازادە وەکو میدیای NRT ئەوە لە کەناڵەکانە بەدادچنی بۆکەن بزانن چەند کەس ناڕازی لەو قسانەی کە ئەکرێت ڕەخنەی ناڕزایی دەرەبڕن تایتە من ڕەنگە لای ئەوە دەنووسرابی بەس من گشتی نووسیوە کە چەند کەس ڕازی بوون و چەند کەس ناڕازی بوون لەسەر ئەوەی کەوا خەڵک ناڕزایە لە بینە بەڵام ئێوە نەتان نووسی بێ. ئەم میدیای ئازادە ڕاستەقینەی سەوتی هەموو جەماوەری کوردستانە کە خەڵک تا چەند لەگەڵم حکوومەتەیە بەڵام بەنسبەت پەروەردە و مەروەردە ئەو شتانەوە بەڕاستی بینای حکومی لە سنووری سەوزە زۆر یعنی تەرسیم کراوە بەڵام وەکو سژێر دەسەڵاتی پارتی هەتای سێ هیچ شتێکش نەکراوە ئەدەم ڕویان گوێەوە و هیچ شتێکش تەرسیم نەکراوەتەوە. ئەیساکە بۆ نمونەمان زۆرە ئێمە نامەوێت لە سەرم تەوەرە بڵمدا چەند تەوەرێکی کەش هەیە ئەیسا ئەم دوو حیزبی دەسەڵاتە کاکە وایە ئەم خەڵکە کردو وەڵای ئەم خەڵکە بێزار بووە ینی دزی بەلایەکە ئیسا خەڵکی ئیسا زەران کوشتن زۆر ئاسانە ئیسا مە بۆ نمونە ڕۆژە زەرانێکی کوشت لە کەرکوو گوتی کاکە من حیزبم لە پشتە وتی با بڕاتە کەرەکانی هەمدەی شوبات تەفسیم بکە ئەو کاتە منژەوە هاتۆتە سەرم کابرا لەو ناوەک بەردەشی بانا سوورێتەوەڵێ بۆچی ئەو هاتۆتە سەرمەڕێەوە حکومەت خۆی دە ڕێگایدانا بۆ نمونە پارتی ڕێ ئێمە تەقەکەرەکانی هەمدەی شوبات هاتوونەتە سەرمان بەبەردەوە کاکە لەبەر ئەوە تەفسیمی ناکەنەوە دەمانایە ئیسا من یەشێ بێتە سەر ماڵەکەم بیکوژم مانایە حکومەت من نابگرێ کاکەم دوو حیزبە دەسەڵاتە خاسەدەن حزبی بنەماڵە وەڵی وای لەو خەڵکە کردو خەڵک زەلام بکوژێ بڵێ هاتۆتە سەرم لە ڕووی قانونیەوە خۆ قانون هەر ئەدگرێ بەڵام ئەم حیزبە وای لەم خەڵکە کردوم خەڵکەی چاواشە کردو منی هیوادارم کە خەڵکی هەرێمی کوردستان جارێکیکە هیچ بەشان و باڵ هیچ بنەماڵەوە هیچ بە پرسێکی بنەماڵەیە هەڵنەدەن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ئاڵەیە لە سلێمانیەوە فەرموو ئاڵەی خان. زۆر سپاس ئاڵەی خان. لەبارەی تەوەری ئەمڕۆتەرەوە بەڵێ بەڕێی من هەموو کاتێک خوێندکار کێشە و گیر و گرفتی هەبووە یەکێک لەو کێشە و گرفتانە با بڵێن مامۆستایە تۆ سێرەکەی لە خوێندنگایەکە با بڵێن مامۆستای کوردیە اختصاسەکەی خۆی کوردی نییە سێرەکی لە هەمان کاتا دەرسی عەرەبی ئەڵێتەوە ئەمە کێشەیەکی زۆری بۆ خوێندکاران دروست کردووە و دوای ئەوەش من خوشکەکەی خۆم خوێندکاری سواری عیلمیە لە عەدادی سلێمانی باوەڕکە مدیرێکیان هەیە یعنی نازانم بە حەیاتی من 12 ساڵ خوێندوومە هیچ بەڕێوبەرێکی لەو شێوەیەم نەبینیوە تەنانەت نایەڵە قەمیسێکی قۆڵکورت لەبەر بکەن یاخود پەرچەمێک دابنێ باشە ئەمە بۆچی یعنی خوێندکار هەموو کاتێک حوڕی نەفسی خۆیەتی چجلێک لەبەر ئەکات چۆن هاتوو تۆ ئەکاچی ناکە تۆ سێرەکەی هەر لە خوێندنگاوە بیتۆ سێنەرەوە هەتاکو و جامیعە ئەمە سێ خۆشیێکی تیاژە
هیوادارم بەڕێوبەری پەروەردە بە دوواداچوون بۆ بەڕێوبەری عەدادی سلێمانی بکە یعنی خۆی بەچی ئەزانێت و ڕەفتار لەگەڵ ئەو خوێندکارانەیە ئاکات من خوشکەکەی خۆم ئەگەر نزیک نەبێت لە ماڵی خۆمانەوە باوەڕکە یەک ڕۆژ داوامی تیا ناکات چونکە مدیرەکان هیچی تیا بەسەر نییە کاتێکی خۆش زۆر سپاس سپاس بۆ پەیوەندەکەت هەر لە سلێمانیەوە داکی محەممەدمان لەگەڵدایە فەرموو داکی محەممەد زۆر سپاس داکی محەممەد دارم ئەگەرم گرفتانە باز کێشەکان گرفتێتە ڕوو چارەسەرچی لەگەڵ هەبێت زۆر چارەسەرەکانشکەونە بەر چاو هەر لەم کەناڵی دەنامتانەوە زۆر باسکراوە زۆر کەناڵەکانی تیژە گرفتەکانی پەروەردە بەڵام پێما بێ هێشتا یەک چارەسەرێکی بۆ نەدۆزراوەتەوە بەڵێ بەڵام ئێستا خانستەی بەڕێوەبەرەکان کە لە هەموو بەڕێوەبەرەکان گەڕێت لەم من زۆر گلەی دین لە بەڕێوەبەرەکانە چونکە بەڕێوەبەرەکان پێما بێ لەستا تا هەفتاشی زیاتر حیزبین بە پێش حیزبدانراوە ئەجا یەکەمێک بەڕێوەبەرێک ساڵە دەخوێت دنگایە کاتا ئێستاکانە هەو کورسەی گرتووە هەو چۆن دەسەڵاتی کردیژا کورسەکەی گرتووە کەس ناشتوانێت نقلیشی بکاو هیچ هێشتا لەم سەریشتانە بۆ سەیشان من کەتەنا تەلەبەیەکم هەبێ لەم گەڕەکەی تر دەبێت پاسی بۆ بگرم یەک بەڕێوەبەر تەلەبەکە وەرناگرێت دوو بەڕێوەبەر ناشتاریان سلێمانی بەس لە قەهینیانە ئەو لەو دراوسەکەی پێ بۆ ئەم خوێن دراوسەکەی دیتەوە دەڵا من ئینکاری لەگەڵ بەڕێوەبەرەکەم تەلەبەی من ناگەژیەوە وەرناگرێت لەگەڵی مەکتەبێکی گەورە و زلیش شەوزێگایکی زۆریشی هەیە بەڵێ داکی محەممەد سپاس بۆ پەیوەندەکەت جەلیل لە خەباتەوە فەرموو کاک جەلیل چۆنی باش براکەم سپاس دەکەم کاک جەلیل فەرموو سپاس مەمنون دەمەوێت بەست تێ بگەم من لەمەی لە قەناتی ناتی بەست بکە قسەکانم مەبڕە بەڵێ فەرموو من دەمێت قەناتی گۆڕان و قەناتی ناتی بەس دەمێت تێ بگەم بۆچی بۆ ئەوەندە مسوڕن لەسەر پارتی جارە پێش ئەوەی وەڵام دێنەوە کاک جەلیل ناکرێت کەناڵەکان تێکەڵکی و بەیەکەوە ناوێن بێنی لەبەرەوەی هەر کەناڵ و سیاسەتی خۆیە و کەناڵی نارتی سیاسەتەکەی تەنها گەاندنی هەواڵ و گەاندنی زانیاریە مەبەستێکی هیچ لایەنێک نییە مەبەستی مەسعود بارزانی کە دەنگۆ دەڵێن مەسعود بارزانی هەروە تازانی نەفەرێکی زۆر احتیاجیە هەر نەفەرێک احتیاجیە کاکە وەسەرۆیەکی دەوڵەتە هەموو دینا شانازی پێ دەکات ئەمە شانازی با پێ بکەین کاکە کاک جەلیل ئەگەر وەڵام دێنەوە ئەوە لەوە شتێک بە پەیوەندی بە هەواڵەوە هەبێەوە داڕشتنی هەواڵەوە چۆن بێت بەڵام ئەمە نازانم لەم بەرنامەیە تەنها تەورێکمان دیاری کردو ئەگەر لەسەر تەورەکە قسە بکەی ئەگەر لەسەر تەورەکە قسە بکەی و ئەگەر بێت و ڕەخنە وەڵام دێنەوە لەسەر کەناڵەکە بێگومان ڕۆژانی هەینی ئەمە تەورەکەمان کراوە دەتوانن قسەی لەسەرکەم بەڵام هیوادارم بۆ ئەوەی کاتی خەڵکانی تر نەکوژین بتوان ئەوانیش قسە لەسەر تەورەکە بکەن ئەگەر لەسەر تەورەکە قسەی هەبێ ڕەخنەکانیشی دەخێنە سەر چاومان سپاس بۆ پەیوەندەکەت فاتیمە لە سلێمانیەوە فەرموو فاتیمە خان ئەلۆ ئەم کاتە سات کاکشوانگیان زۆر سپاس فاتیمە خان زۆر سپاس و ڕێزمەی بۆ تۆ ئەو برادرانی کە پەیوەندەکان وەرەگرن زۆر سپاس بە ناوی هەموویانەوە چوانگیان پێشەکی باەک بڵێم بەرامبەر بە هاوڵاتیان من زۆر گرێم لە هاوڵاتیانی کە تەلەفۆنەکەن بۆ ئێوە ئیحراز دەکەن لەبارەی تەوەرەکەەوە نادوێن ئایا ئەوە هیچ پەیوەندیکی بۆ کەناڵەوە نیە بۆ مەسلەی و نێبایە باسی باجیکەن باسی سەرکرداکەن باسی کەناڵ کاکە تەوەرەکە چی باسی بکە یعنی لەگەڵ ڕێزمان بۆ بینەرانی و بۆ هاوڵاتیان کە پەیوەندی ئەەکەن با بە شێوەیەکی جوان بێ ئەختراعەکان هەیە شتێکیان هەیە با بڵێن لەسەر ئەوە بەڵام با لە تەوەر تێک نەچێ ئەگەر وا بێ خۆش نیە یعنی هیچ کەسێ هیواداری وابێت بەڵێ لەسەر تەوەرەکە تەوەری خوێندنەوە زۆر سپاس دەکەم کاکشوانگیان من تەوەری خوێندنەوە ئێمە زۆر سپاس و ڕێزمانەیە بۆ ئێوە بۆ تەوەرە جوانە یەکەم قوتابی بەڕاستیەکەی لە حەد چۆتە دەرەوە خۆ من خۆم قوتابیمانەیە تەلەبمانەیە بابگەن من وەختی خۆی قوتابی بووم لە مەکتەب ئەو ڕێز و احترامی ئەوستا ئێمە لە مامۆستامانەگرت یعنی ڕێزێکمان لێگرت لە دایک و باوکی خۆمان زیاتر ڕێزمان لێگرت بەڵام ئێستا قوتابی چکڕ و چکرد لەگەڵ مامۆستاکە هیچ جیاوازێکی نییە لە میکاتکردنە لەسەر و قژیانە ئایا قوتابی بۆ خوێندن ئەچێ بۆ سەقافەت و بۆ عیلمە یان بۆ خشخەیت و جوانی ئێمە وەزارەتی پەروەردە بەرپرسە لە بەعسێشتی پەروەردە تەلەبە بەڵام لەگەڵ ئەوەشە مامۆستا ناوێرێ بە هیچ شێوەیەک لە قوتابیەک تووڕە بێ ئایەمە هۆکارەکەی چیە ئەمە وەزارەتە کە یعنی وا لە مامۆستای کردووە ناتوانێت بەرامبەر بە هیچ
قوتابی قسە بکە بۆچی ئەبێ وابێ یعنی ڕێز هەموو شتێ ڕێز و احترامی خۆی تا بگەڵێتەوە من گلەیم زۆر زۆر لە پەروەردە هەیە و لە وەزارەتی خوێندن هەیە نابێ وابێ ئێمە هەموو قوتابیمان خۆمان قوتابی بین وەختە خۆی زۆر باشە فاتیمە خان گاری بەو دەرەجێ نابێتەوە ێزگار مەجاری قوتابیان بە مامۆستانە وێرە پێ بڵێ بڕۆ بۆلاوە بەڵێ سپاس دەکەین سپاس بۆ فاتیمە خان لە سلێمانی و لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک فەرهاد قادر دەڵێت بەڕای من هەر وڵاتێک خزمێنە و تەکەتول و باڵی تێدا کێشا بێت بەسەر هەموو جونگەکانی لا هەرگیز لەوە باشتر نابێت هەروەها ڕێکەوت جەمال دەڵێت سیستمی سویدی قوتابی بۆ یاخ بکرێت و مامۆستا بۆ یاخی بکات نازەمە بەستی چیە لەوەی قوتابی بۆ یاخ بکرێت مەبەستی قوتابی بۆ یاخ بکات دیارە حەمید لە هەولێرەوە فەرموو کاک حەمید باش لە هەولێری پایتەختەوە زۆر سپاس کاک حەمید فەرموو یارە ئێمە بۆ هەر مەسەلەیەک ئەگەر بەڕازگۆیی بۆی نەچین هیچ چارەسەرێکمان بۆ ناکرێت یۆنانیەکان دەڵێن سێ ماتاهەیەکی میکرۆپۆلاری بەواتە درۆ قاچی کورتە ڕاستیەکان قاچیان درێژە مامۆستای ئاینیش دەڵێن الکەذاب لا دین لها درۆزن هیچ ایمانی نییە هیچ دینی نییە ئێمە ئەگەر بۆ ئەستی کێشەکە بگەڕێنەوە بەڕاستی حیزبایەتی کردن بۆ ئەوەندی هەر کاتی حکومڕانی چۆتە دەست مڵک و سەرۆت و سامانی خەڵکی پۆست و فلۆ دابشکەی بەسەر ئەندام و لایەنگری خۆتدا بەبێ کادری باش پەیداکەی کە بیخەیتە بواری کارژێری بەڕێوەبردنەوە بیخەی بواری ڕاگەیاندنەوە بی دووبارەیە معارەزەشمان هەیە معارەزەش لێ ساداکاریش گشتی قوربانی و سەدەقە بە هەمان کەلتور دەسەڵات دابەش دەکات بەسەر ئەندام و لایەنگری خۆیدا پاشان بێتە سەر حکوم چ گرانتێکێک یەکێتی پارتی هێشی لەدا دەکات هیوادارم ئەو حیزبە کوردستانیانە لە بینی خۆیاندا کۆ بکەنەوە کۆ ببنەوە ئەو پەیامەی بەڕێز نوێشیروان مستەفا زۆر زۆر چاکە کە دەڵێ گەڕانەوەی متمانە زۆر زۆر شتێکی باشە لە هەموو وڵاتە ئەوروپیەکاندا یعنی مافی زیاتر دەدەن هەتا نەک بە معارەزە بە کەمینەکانیش وەکو چۆن ئێمە مەسیحی و یەزیدی و تورکمانمان هەیە ئەوی هەز بە فەرایەز ختم نەکرد حساب معارەزە وازانێ فەرایەز خراوە ئەوە تەئسیری زۆر هەیە پەروەردەوە ئەو هەموو بینایەتە دروست کراوە تەنگە حیزبی کاکەوای لێ کردی ئێستا ئاسەوەرەکانی بەدەر دەکەی هەموو بینایەت ڕۆچووە تۆ بە یەک دانیشتن بیفرۆشتەوە بە 20 دەفتەر 30 دەفتەر کۆمەڵە قوتابخانەیە خەستەخانە مەشاریا زێرات بەچارە کابرا قازانجەکەی وەرجیا بە خۆڵ پڕی دەکاتەوە ئەوە پێویستە بۆ ئەو حیزبە کوردستانیانە بۆ خۆیان بخەنە بەرمەنگەنا پێشەوەی کۆمەلگەکان خەتە بەرمەنگەناوانی شەر لەو کۆمەلگایە پێکاتون بۆ ئەمڕۆی کورد بە تایبەتی تۆ چۆن دەتوانی ناوبژیوانی پێ لە نێوان تورکیاپەکە کە ئەگەر لێرە دادپەروەری نەبێ مافی پێکاتەکان نەپاراستێ مافی تورکمان و ئاشووری ئەرمەنی نەدابێ هی مەسیحەکان نەدابێ معارەزەی خۆت دەبێت بە زیادە وەخت بیان دەیتێ بۆی ئەوە تەنازل نییە ئەوە تەسحێدانە بەڵێ کاک حەمید بەڵێ سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس بۆ پەیوەندەکەت زێباری لە ئاکرێەوە فەرموو کاک زێباری دەم باش کاک شیران زۆر سپاس کاک زێباری بله راستی دستی که در خوش قنات انارتی که پنداری ها جایی حواست قنات که کاک زێباری ئەگە شوێنەکەت بگۆڕی بە باشی گوێمان لە دەنگت نییە کاک زێباری گوێ لێمانە بەداخەوە پەیوەندەکەی بشرا سەردار لە سلێمانیەوە فەرموو کاک سەردار السلام عليكم. عليكم السلام كاك سردار فرمو. سرتا صالحی خوێندن لە ئاگست خوێندکارانی کوردستان پیرۆز دەکەم. بەڵێ. بەڵێ کاک سەردار گوێمان لێتە. سەرتا من دەبێ باسی شتێ بکەم کە لە سەردەمی پێغەمبەرمان محەممەد درودی خوا لێ بێ. بەڵێ. کە ئەوسا خوێندن لە ئەو پەڕی دواکەوتووی بوو. بۆیە پێغەمبەرکەمان محەممەد ئەیش نەخوێندەوار بوو. بۆیە خوای گەورە لە ڕێگەی وەحەوە بۆی ناوتی ئیقڕە بسمی ڕەبیکە ئەڵێ بخوێنە بۆ ئەو خوای کە تۆ دروست کردووە. بۆیە دەبێ بڵێن خوێندن زۆر 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 گرینگە مادام خوای گەورە خۆی گرنگی پێدا بێت دەبێت دنیا بە دەبێ هەموو عالم ئەم خوێندنە گرنگی پێدەن چونکە خوێندن شتێکە قەز بوونی نابێتەوە. ئەو کەسی کە تۆ بڵێ 1 سەعات لە خوێندنا سەرفکەی دنیا ئەو 1 سەعاتە بۆ کوا بێ ئاڵتونێکی بەدەستێ نابێت. ئاڵتونێک بەدەستێ نابێت لە نێوان چەند شارێکە.
بەڵێ سپاس بۆ کاکسەردار لە سلێمانیەوە هەر لە سلێمانی ترێمان لەگەڵدا سلااو لێ بێ فەرموو. ئێوارە و باش کاکشوان زۆر سپاس ترێخان فەرموو. خۆشی لە بەرنامەکە دەکەم. سپاس دەکەم. من وەکو مامۆستایەک قساکەم کە لە بواری پەروەردەیە کار ئەەکەم و گرفتەکانی ئێستا ساڵی 2012 و ئەوێ بە 2013 تا ئێستا لە خوێندنگەکانی ئێمەیە سیستمی ئەوە هەیە کە بە دوو خوێندکار و کتێبێکی ئەدرێتی لە هەمان کاتا من کە خوێندکار بووم لە 98 و 99 ئەو شێوازە هەبوو ئێستش لە خوێندنگەکانە بەردەوامە و خاڵێکی تریژ من لە سنوورێک لە سنوورەکانی سلێمانی مامۆستام سیرەکەم لە مەکتەبەکەی منە 2 پۆل دەمەچ کراوە. 2 پۆل دەمەچ کراوە یعنی مامۆستا ئەبێ 20 دقه دەرس بە بڵێن پۆلێک بڵێ 20 دقەکەی تر و خوێندکارانە بێبەن من دەرس بە مەجموعە تەلەبەکەی تر بڵێ عنی فریا هیچ شتێک ناکەوی. دوای ئەوە لە وەزارەتی تربیە و لە بەڕێوەبەرایەتی تربیە باوەڕەکەی کاتشوان واستە و واستەکاریەکە یعنی گەندەڵیەکە نەبێتەوە ئەڵێ بڕۆ واستی مەڵبەندم بۆ بێنە واستی ناوچەم بۆ بێنە مامۆستای نەقڵێتەمەوە بۆ سنوورەکەی خۆت. ینی لە هەمان کاتە بەڕێوبەری پەروەردەیە دەڵێت بە هیچ واستە نییە خەڵک بە ینی بە ڕەزامەندی خۆی ساڵی تەواو کردێ نەقڵە بێتەوە مامۆستا هەیە ساڵی خزمەتی هەیە و نەقلی ناو سلێمانیشان کردوێتەوە. دواتر من لە سنوورێکم هەتا ئێستا بینە یەکی دەیە مامۆستای ئینگلیزی دابین نەکرا بۆ مەکتەبەکەی من. ئیتر چی گلی لە خوێندکاران ئەکەن ئەڵێن وەڵا فێری زمانی ئینگلیزی نابێ خوێندکار نازانم چی. ئەو هەموو بودجە زەبەلاحە هەیە ئەو هەموو خوێندکارە تەخەڕوجی کردو بۆ دایان نامەزێنن نازانم عنی پەرلەمان حکوومەتی هەرێم چاوەڕێی چی ئەکات چاو بە سیستمێکی پەروەردە بخشێنەوە لە هەرێمی کوردستانە بەڕاستی زۆر زۆر گرفتی تیا هەیە. یعنی کتێبێک چێت و هەموو بودجە زەبەلاحە هەبێ بە 2 خوێندکار و چی هەبێ کتێبێک مەحقولە ینی خوێندکارێک بڕوا ڕێگەی ببڕێت چی کتێبێک زێنێت هیچ معقول نیە. من بەڵێ ترێخان سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت دۆسکی لە دهۆکەوە فەرموو کاک دۆسکی. دەم باش کاکشوان دەم باش کاک دۆسکی. ئەم سەر هەندێک تشتا ڕاستین ئەوژی کۆ ئەگەر هەندێنە کۆ خواندە پێشناکەویتن. بەڵێ چوان موچێ مامۆستان ئەگەر تو بیا سەر موچێ مامۆستان کەس منە دیتە هێشتا مەتحەکاری مامۆستاوی موچێ مامۆستایی کێمە ئەگەر ڕێز و احترامێت هەین بۆ پۆلیسا بس اگر تحكي مليون وتشتكى ورقي ما مستويش نصادة ورقي هذا يعني جي داخيا يب شهادة كيمتى ورقي يب شهادة يدي هيك تحكي رئيس المستوى نايت اجردن هيش طم ناديتي وزيرك يانجي هر كسك اكاديا المستوى مناديتي سر شو هادي او رئيس المستوى يدي او وقت المستوى كريا قلت هر تشتكي مستوى توش بيته ام بدفاع جيكين برافاني جيكين هيش طم ناديتي همي بقطابي هيك قطابي قطي نسجنه ما مستعد هولك يعني ما مستعد بچی که تو هو که ما مستعد رئیس احترام تایم و یادی هکوت تحکی هنده خطابیا بس اینا کش خو اشتی بخته یه اعدادی ها یه آمدهی کچکا تحکی بعد اگر مینافو بعد خو کش خسیان و ساعت بخینه دزیره ایون یعنی شما لا خدا نی نزیره کن وجا ما مستعد چل خطابیا کردن اگر چل خطابیت پول که ببن و 3 صرح لکه بنده ما مستعد چل کرد دیگوال مال نشده یک خدا یکی تنه حیاله که خوب تنه خدان کرد درست اره ما مستعد چهارش چلات پوله که خدان کرد یعنی بلاب چهارده که مازن سحکنه ما مستعد دا خانده چی پیش کوید و نبستم فلان سیستم هر سال سیستم اکی بگوهارن و زور سپاس بواه زور سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک دلێر فاروق دەڵێت یەک داواکاریم هەیە لە حکوومەت تەنها ئاگاداری ڕەوزەکان و داینگە ئەهلیەکان بێت چونکە هەندێکیان بەس بۆ خۆ دەوڵەمەندکردنن هەروەها هەوراز سەربەز دەڵێت سیستمی سویدی بۆ سوید کراوە نەک بۆ کوردستان ئاگرین ئەحمەد دەڵێت تەنها زۆرگۆڕینی وەزیرەکان هۆکاری ئەو حاڵەی ئێستای پەروەردەیە هەر یەکە و پلانی تایبەتی خۆی دەچەسپێنێت ڕێژین لە هەڵەبجەوە سڵاو لێ بفەرموو ئەم کاتۆ باش کاکشوان زۆر سپاس ڕێژین خان من لە مەکتەبی هەڵەبجە مەکتەبی کینەبارانمان پێڵێن بەڵێ بەحساب 3 ساڵ لە مختبەرمان بووەکەنە 3 ساڵ ئەو دوو ژووری مختبەرە تاو نەبوو ئەمە یەکێ لە کێشەکان دوو تاڵێ ساڵی نوێی خوێندنەوە شتانە من هەر بە هیچی نازانم چونکە ئەڵێ زەنگی تازە لێ درا و ئەم شتانی یەکەم زەنگ کەسێکی مەکتەبەکانی سلێمانی یەکەم بە مۆسیقا و ئاوازەوە عێراقی بەڵێن 2 ساڵ ڕۆشتمەتە داوامەکەی ترۆ تا ئێستا سرودێکی عێراقیتمان نەوتووە ئیتر خۆشەویستی نیشتیمانی چی شتیچی بەڵێ
ئەمە ئەو ئێستا مۆدێلێکی تازەتری دروست بە مەکتەبەکانی هەڵەبجە بەعام هی کچان ئەڵێ بێت تۆقەکانتان لاگەن لە سەرتانە. ئەمە لەکوێ ڕێژی خان؟ لە مەکتەبەکانی هەموو هەڵەبجە. مامۆستاکان وا دەڵێن؟ ئەڵێ بێت تۆقەکەم بچووکی تۆ لەبەر تۆقەکە بەرزە گەورەیە. بەڵێ. ئیتر جا چۆن پۆلەکەشمانەوە نەگەرمە بەعەزە پۆلی تیای ئەسڵتان دەدی ئیش ناکە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سارا لە سلێمانیەوە فەرموو سارا خان. ئەم کاتت باش زۆر سپاس سارا خان. دەستخۆشی بەنامەکە لە یەکەم. سپاس دەکەم بەڵێ فەرموو. بەڕێزم لەم چەند ڕۆژانەیە لە تایتڵەکانی بەڕێز دانانووسرا بۆ کەناڵەکانی کەس کە ئەوانەی لە 2 ساڵە بڵێ ماونەتەوە ئێواران بۆیان هەیە درێژە بە خوێندن بدەن و چەند ڕێنماییەکی تر بوو. ئێستا ئێمە پرسیار لەسەر ئەمە ئەەکەین هەمووی بێخەبەری خۆی دەرەخات چۆنە بێت حەلی ئەمە چیە؟ بۆ بەڕێزی شتانمان کردەوە تەلەفۆنوتیان ئێمە بە دوواداسووری بۆکەین. بەڵێ. ئەی چۆن ئەدرێ بە تەلەڤیزیۆن ئەگەر ئەو شتەوانە بێ؟ بەڵێ. ئەیوانە ئەوانەی 2 ساڵ دەمێننەوە بۆ خوێندنی ئێواران دەتوانن بخوێن وایە؟ بەڵێ وتی ئەوەی 2 ساڵ لەسەر یەک ماوەتەوە لە ئێواران بۆی هەیە درێژە بە خوێندن بدا و چەند ڕێنمایەکی کەشی لەگەڵا بوو. بەڵێ. ئێمە چوینەتەوە بۆ تربیە ئەوان بێخەبەرن ئەچین و مەکتەبەکەی خۆمان ئەڵێ هیچ قرارێکمان بۆ ناتوە زۆر باش کاتمان لێ ئەڕوات هەم دەرێکە کەشمانێکی دەچێت لەبەرەوە لەم بۆ ئەگەر شتێکمان بۆ کردن مەمنون. بەڵێ سارا خانم وەکو پرسیار لە ئەندامێکی لیژنەی پەروەردە دەپرسین لە کۆتایی بەرنامەکە گەر گوێت لە وەڵامەکەی بێ باوکی توانە لە سلێمانیەوە. باوکی توانە لە سلێمانی؟ ئەم کاتەوە باش کاکشوان. زۆر سپاس باوکی توانە فەرموو. کاکشوان جان ئەگەر یارمەتی بیت بەڵێ حەزەکەم ئیشارەت بە خاڵێکی زۆر گرنگ بم. بەڵێ فەرموو. بە نسبەت عەرەبی پۆلی حەوتەوە لە شاری سلێمانی تقریبا 40 مەکتەب لە مەرحەلەی تێستایە کە چۆتە سەر مەنهەجی تازە. ئەوەی کە جێی کێشەیە کاتێ مامۆستاکان باز لە کتێبەکان لە هەزار قسە لەوە کرێت کە کتێبەکان هێشتا لە لوبنان بێ. بەڵێ. ئایا بێ وەزارەتی تەربیە ینی بەم شێوەیە کەم تەرخەمی بۆ. زۆر سپاس بۆ بەڕێز. سپاس بۆ باوکی توانە لە سلێمانیەوە. محەممەد لە بەردەڕەشەوە. زۆر سپاس کاک محەممەد. بەڵێ فەرموو. بەڕێکەتان بەڕاستی منطقەی بەردەرەشی ئەو بە خۆت ڕای بەخوێنین ینی مەنەزەکان دەباتنی هیچ ئەو خۆشێکی لێ نەمایە بە کتابمە بادینیا بەرێ بەڵێ بە سۆران شتە دەکەی بە سۆرانی دەخوێنین بەس مەنەزەکە بادینیە بادینیش ناگەێن بەڕاستی ئەو چەند ساڵە هەر لە سوورانیە. بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە بەردەڕەشەوە. ئامانج لە سلێمانی فەرموو کاک ئامانج. ئەم کاتەوە باش زۆر سپاس کاک ئامانج. بێزەحمە من لە پۆلی ینی نۆم بناڕەتی ئەم ساڵ بۆ من 38 مێناوە کە چی بێ 40 دەرەچوو ئەڵێن نابێ بۆ 2 دەرەجە ینی ئەم ساڵ ئەمێنمەوە تەربیە هیچ ئاوڕێکی لە پۆلی نۆکان نەیاوە ساڵ. بەڵێ زۆر بێبەش بووین لە دەرسیم ئەم ساڵ زۆر تەلەبە کەوتووە. بەڵێ اینجا ئەمێ لەم بەرنامەیە بە داچوون بکەن بۆ پۆلی نۆکان. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت محەممەد لە کۆیەوە. فەرموو کاک محەممەد. بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نیە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک تەرزە تاقانە دەڵێت سڵاتە نەبێ بەڕای من خوێندن لەم وڵاتە مانای هەر نییە هەر ڕۆژێک دەیبیستین کوشتنی مامۆستا و لێدان و خۆکوشتنی خوێندکارە ئەمەیە خوێندن و ڕۆژی پەروەردە. حەمەد حاتەم دەڵێت لەگەڵ کرانەوەی قوتابخانە هەلیەکان و زۆری نرخەکانیان و چوونی مامۆستا باشەکان بۆ ئەم قوتابخانانە زەرمەندی یەکەم فەقیرە. هەواڵ هەدوان دەڵێت سەردەمی سەدام زۆر باشتر بوو لە ئێستا ئەنتی ناکرێ و ناوەکوی خۆی بخوێن لەبەرەوەی تەشیری تێدایە هەرچەنە تێبینەکەشی تەشیری تێدایە. بەڕێزان وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە.
بەڵێ بەرەزان بەردەوامی لەگەڵتان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بەرزانجار دەڵێت گرفتەکانی پەروەردە یەکەم بۆجێکی زۆر کەم بۆ ئەم وەزارەتە تەرخان کراوە، دووهەم نەبوونی پلان و پەروەردەیەکی دروست، سێهەم کاریگەری هەردوو حەزبی دەسەڵات لە بەحەزبیکردنی پەروەردە بۆ نمونە قوتابی خوێندکار، چوارەم نەبوونی کەسی گونجاو لە شوێنی گونجاو، پێنجەم نەعەدالەتی لە دامەزراندن، شەشەم پێویستە موچەی مامۆستا بە گوێرەی شارەزایی و لێهاتووی بێت، بۆ نمونە مامۆستای وانەی بیرکاری و وەرزش هەمان موچە وەردەگرن کە ئەمەش نەعەدالەتیە. حوتەم سیستمی سویدی و عەقڵیەت و بینای سەردەمی عەبدولکەریم قاسم. هەشتەم هەر ڕۆژە و تعلیماتێک دەرئەکەن و لە نیوەی ساڵدا دەگاتە مەکتەبەکان. نۆهەم باشترین ئامڕازی لێهاتووی لە پەروەردەیە دەڵێت مەکینەیەکی ماستاوە. بەڵێ پەیوەندیکترمان لەگەڵدایە ئاوات لە سلێمانیەوە. فەرموو سڵاو لێبێ. ئەلو ئەم کاتە باشای من زۆر سپاس کاگاوات. باشی بەڕێزیان دەست خۆش بێ بۆ تەورە جوانە. زۆر سپاس دەکەم. زەحمەتە بێ دوو پرسیارێک و دوو ملاحەزەم هەیە زەحمەتە بێ. فەرموو. بەڵێ. بەنسبەت پرسیارەکەەوە بێزەحمەت ئەو مدیرانەی ئەو بەڕێوەبەرانەی کە هەتا ئێستا لە پۆستەکانیان ماوە بەڕێوەبەری وا هەیە چەند ساڵێک تێپەڕ بووە لە 4 ساڵ 5 ساڵ 6 ساڵ کەی وەزارەتی تەربیە بیر لەوە ئەکاتەوە یعنی چیدی مدیر لەسەر ئەساسی حیزبایەتی دانەنێت. تێگەی من ئێستا یەکێکم لە لایەنگرانی ئەم حکومەتە تێگەی هەتا سەر ئێسخان من لەگەڵ یانام و هەر کەسیش قسە بەم حکومەتە بڵێ وازان بە منی ئەڵێەوە دڵنیا بەلەوە ئۆپۆزیسیۆن دڵی خۆی خۆش نەکا بڵێ وەڵا ئەوە لە یەکێکە لە لایەنگرانی من تێگەی ئەمە یەک شتی واقعیە من باسیەکەم. پێم خۆشە حکومەتی ئێمە دەسەڵاتی ئێمە ئیتر وازە بەڕێوەبەرەکان بێنێ کە حیزبین و سەر بە کۆمیتە و سەر بە ناوچە و سەر خزمی فڵان کەسن ئەمە تاکەی وازەمەنایەنێ ئەمە یەک. بەنسبەت دووهەمیشەوە زەحمەتە بێ قوتابخانە نمونەیەکان ئەوانەی کە پیان ئەڵێن نمونەیی زەحمەتە بێ نمونەیەکیان لەکوایە هەرچی تەلەبەی نمونەیەکانە هەیە چوونەتە دەرەوە مامۆستایان گرتووە. ئەو مامۆستایانەش بازرگانیەکەن بەسەر ئەو تەلەبانەوە بەسەر ئەو خوێندکار و قوتابیانەوە یەک دەستیان پێ ئەڵێنەوە بە 800,000 بە ملیۆنێ بە ملیۆن و نیوێک پێمان بڵێ وەزارەت لەکوێیە وەزیری تەربیە لەکوێیە کە ئەم مامۆستانە بانکە بڵێ وەرە بۆ عەجەبا لە مەکتەبەکەی خۆت تەلەبە تێ ناگەێنی بەڵام لە دەرەوە ملیۆنێ ملیۆن و نیوێکی لێسەنی بە گرنگیەوەی دەرەجە بێنێ ئەی تۆ موچە وەرناگری یعنی بۆ ناچی ئیشی خۆت کەی لەوانەیە ئێستا ئەو مامۆستایانە قسەیان لەگەڵ کەی بەڵێ وەڵا حکومەت گەندەڵە حکومەت دزە حکومەت ئەمەیە 1001 تەشیر بە حکومەت دەکا بەڵام خۆی بەم شێوەیە لەگەڵ حکومەتە لەگەڵ تەلەبەیە لەگەڵ خوێندکارانە کە ئەوەی جێگەی شانازیە بۆ ئەوان پێش هەموو کەسێکە تەلەبە و قوتابیەکان بگەنە مەرحەلەی باش. دا هیوادارم وەزارەت نازانم ئاگای لێ هەیە لە مشتا یا ئاگای لێ و خەوتووە یا خۆت بێدەنگە نازانم تێ ناگەم. هیوادارم جوابێکی تەواو وەرگرینەوە لەمە بزانین لێپرسینەوە هەیە لە مامۆستایانە و زۆر سپاسانەکەم و دەستان خۆش بێ. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت مام قادر لە هەولێرەوە. فەرموو مام قادر. ئێوارە باش. زۆر سپاس مام قادر. برای بەڕێز ئەمە دەمێت سەگ ڕۆنکەمەوە وەزیری تەربیەی حالی لەمێژ نییە بوویتە وەزیر تەربیە بەڕێی من ئەمە دیفاعی لێ ناکەم بەڕێی من ئەوە داتوانی چارەسەری کێشەکان هەمووی بکە بەڵام دەتانی یەک شت چارەسەر بکە ئەوش وا خەریکە گوایە باشە کتاب لۆ بداتە بەعوکرێ کاکە لۆ ئاخر سەبەب چییە لە سلێمانی و لە هەولێرە و لە دۆخۆچێ و بەسەدان ئەوەیە مەطبعەیە شتە ڕەدەکا وەزارەتی تەربیە مەطبعەی خاصی خۆیە دەتوانێت شت ئەگەر ئیمکانیەتی بدەنێت دەتوانێت شتۆ ئەوە بکات تەبع بکە بەڵام لێرەدا هەمن دەرێم قەرزیەکە بەسەراحەت برێم گەندەریە لەبەر ئەوانەی دەسەلێنە بران ئەو شتانە دەکەن حکومەتی هەرێمێک ئێستا دێت وەک کابراحەت دەشیان لەدا بنێ ئەوە سێسان درست کردێ لە حکومەتی هەرێمی کوردستان پێویستە تحقیق لەو مۆزوعی بکرێ سەبەب سێمان جیاوینێت چیان کردیا لۆ تەلەڤنامێت ئەو کتابانە بگاتە دەست قوتابیان لۆ ئەو سیستەمەی ئێستاە نامێت قسەی لەسەر بکەم بەدەم و تەوەری سەرسەر ناکرێ لەبەرەوەی ئەو ڕێگەی ئەو سیستەمەی نابرایەکەی لە خارج بوو هەردە شتی پێ بۆ بێنا کردیان لە سیستە بوو بە من حالمیاندادا ئێوەدارم پێداچوونەوە خەبی مەجموعە خەبیران بینن لە کلیات مامۆستای چاک بینن ئەو خەیر چا بکەن بەڵێ مام قادر بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت چیمەن لە سلێمانیەوە فەرموو سڵاو لێبێ. بەداخەوە پەیوەندەکی پرسرا لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک حەمەدیلان دەڵێت کاتێک خوێندن پشتگوێ خراکە قوتابخانە و زانکۆ ئەهلەکان کرایەوە و
بوو بە پارە بەڵە سەرتیب لە چەمچەماڵەوە فەرموو کاک سەرتیب. زۆر سپاس کاکە سەرتیب. برای گەورم بمانەوە نەمانەوە ئێمە لەم عەسری کە ئێستا تیاتیە بەڕێن لە ضمنی دووەلی اشتراکیان نەماین چوونە ضمنی وڵاتانی ڕەئسمالیەوە هەموو شتێک پارەیە هەموو شتێک ئیتر هەم بەڵام من لێرە خزمەتکارێ تۆمەیە لە شەشی علمیە 2 ساڵە دەر ناچێەوە لە چەمچەماڵ دەوامی ئێواران نییە هیوادارم لە ڕێگای ئەم چاوەڕێی بەڕێسەوە وەزیری پەروەردە چارەسەرێکی مناڵەکەی من و دەیانم مناڵەتری کەواتە کاک سەرتیب ئەگەر ئێمە ڕەئسمالی بین زۆرجار کێشەکان دەڵێت نەبوونی بودجە نیە بەڵکو نەبوونی سیستەمە و ئەمایە ئەم ڕەخنانەکە ساڵ بە ساڵ دووبارە دەبنەوە و وەکو خۆی دەمێنەوە خۆیان دەڵێن کەسانی گلەی دەکەن. ئێمە گەر باسی سیستم و سیستمی سویدی بکەین ئەبێ وەکو سیستمی سویدی پێداویستەکان و مختبەرەکان و بیناکان و مامۆستاکان و قەڵتاسیەکان و ئەوانەی کە پێویستە لە ڕووی پێداویستی علمی و مەدرسیەوە ئەبێ بۆیان دابین بکەین بەڵام عارە بەڵێ من بەڕە هەڵڵا و من جەوە یعلەم ئەڵڵا ئێمە کاڕێن سیستمی سویدی بەس ناوەکەی نەبێ ئەبێ بە هەموو مواسەفاتەکانی بە هەموو پێداویستیەکانی بە هەموو مختبەرەکانی بە هەموو مامۆستاکانی ئابە و شێوەیە نەکەر بە قسە بەڵام ئەوە واجبی سەرشانی وەزیری پەروەردەیە ناحێ بە ناحێ شال بە شال قوتابخانە بە قوتابخانە خوێندنگا بە خوێندنگا بگەڕێ لەبەرەوەی ئەو بەرپرسە لە هەموو کەم و کوڕەکانی خوێندنگا و قوتابخانەکانی هەرێمی کوردستان ئەو تەحملی مەسئولیەتەکە هەر کەم و کوڕیەکە بێ ئەوە واجبی سەرشانی وەزیرە وەزیر بەرپرسە لەبەرەوەی حکوومەت کە مجلس وەلای سەرچی کرد هەر وەزیرە لە بواری ئاستەکەی خۆیان سەحا پەروەردە پیلان حتى إلى آخر أوانا بالفرس واجبي سرشاني أوانا لبردم خواو أو ملتيا أبي أول سالسي كمقوريا كان بكن لبر أوي هيش كمقوريا لبواي سيستمي كي تندرسي الريخوفيا جيلة كي دوار صار وردبي كخاون هالجري علم وزانس وزاني زور باشا كاك سەرتیب سپاس بۆ پەیوەندیەکەت سۆران لە سلێمانیەوە فەرموو کاک سۆران. ئەدوم کاتە باش برام. زۆر سپاس کاک سۆران. باشی براجان. سپاس دەکەم. باوەڕم پێ بکە يعني من يكش دەڵێم قەنەعەتم پێ بکە هەمیە جێڕینەوە بۆ چی یعنی تۆ گۆر برادرانە کۆمەڵە کەس باسی وەزیری پەروەردەکە با بە وەزیری پەروەردە باوەڕم پێ بکە دەسەڵاتی لە ناوچەکەی خۆیان هەیە دەسەڵاتی لە سنووری ترانیە هەمی دەستی حیزبی تایە تۆ دۆتی قەت بێمە 3 محافەزەین یعنی هەر ئەگەر هەمیشی بکەی بەیەک باوەڕم پێ بکە 2 محافەزە و کەرتێکین ئەم هەموو بودجەیەت ئەم هەموو کەم و کوڕێژێ لە زۆری بودجەکە تێگەی یعنی تۆ قەنەعەتم پێ بکە حتا ئەم دوانە لەسەر ئەم حکومە بن و بەم ئەقڵە بیر بکەنەوە یعنی کەسی شیا و بۆ شۆنی شیا و دانەنێن دڵنیا دەکەم لەمە خراپترە بین باشتر نابین دەستی حزب ئەبێ دوورکەوێتەوە لە هەموو دام و دەستگایەکی حکوومەتە تۆ سیر کە لێرە کابرایەکی یەکێتیان داناو لێوە کابرایەکی پارتی تۆ بۆ نمونەسی ئەو وەزیری کە بۆ نمونە ئەگەر یا پارتی بێ یەکێتی بێت دڵنیا بە بربەست دروستەکە بۆ سلێمانی ئەگەر ئەو کەسێکی کە ئەگەر لە سنووری بڵێن یەکێتیا بێت وەزیری یەکێتی بێ بربەست دروستەکە بۆ منتیقەی دووەکۆ و لەرسێ بۆ نمونە سەرۆکی حکومەت سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەو پرۆژانەی کە لە دووەکۆ و لێرەیە کاتەوە من بەدیقەتەوە پێ دەڵم گەڕێنەوە بۆ ئەرشیفەکانی خۆتان بزانم چ ڕۆژێکا لە سلێمانیا یەک پرۆژە بکاتەوە یعنی دڵنیا دەکەم با بەرپرسانەمیان ژیان لێبێت بەم سیستەمە و هەموو سیستەمەکانی تر ئەگەر بە ئەقلێتە بیرکەنەوە دڵنیاکەم یعنی خەڵک کارۆدانی کاردانەوەی خراپیە بێ بۆ نمونە لێ پرسیینەوەیە لە هیچ مامۆستایەک لە هیچ شوێنێک لە هیچ معاونێک لە هیچ مشریفێک تۆ ئەو شاشە جوانەی ئێوە سەی کە ئەو پانگەی بشانەیە لەو پۆلا توخوا ئەو مەسئولانەمان بە چ ڕوویەکەوە چنە ئەو وڵاتانە کۆمەڵە زۆر باشە سپاس بۆ کاک سۆران لە سلێمانی ڕەمەزان لە بەردەڕەشەوە فەرموو کاک ڕەمەزان. السلام عليكم باشا. عليكم السلام فەرموو کاک ڕەمەزان. سپاس بۆ تۆش. والله من استاذي معاك في اسمه يعني اجوزك التواني بكم لجفتم براسي NRP جاي خوي كريتو ناو دلي هم كسان براسي اللي واقفه خلصر او بتشتغل يعني زاد درباري قطع يعني وحمد جامد دزقان فتشتغل او تشتغل يعني زاد بس خوشي نقول كامل كرم كانت عندك او بس سپاس بۆ کاک ڕەمەزان لە بەردەڕەشەوە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک تەنیا کەفری دەڵێت بەڕاستی تاکو بڵێ گرفتی خوێندکاران زۆرە من دەمەوێت باسی ئەو بکەم کە لە ئێستادا لە کوردستان تاکو ئێستا سیستمی خوێندن نییە ئیتر
جوان باسی بکەین من خۆم خوێندکاری پیشەیی کەلارم تاوەکو ئێستا دەواممان نەکردووە دوێنێ ڕۆشتین بۆ دەوام و مامۆستاکەمان بێ هەستکردن بە مەسئولیات هەموو خوێندکارانی کردە دەرەوە کاتژمێر 2 نیوەڕەوە هەموو کچەکان لە پێش دەرگای ئەو مەکتەبەوە وەستا بوون کە هەمویان خەڵکی کفری بوون ئایا مامۆستا دەبێت وا بێت هەروەها ڕزارازی ڕیزا دەڵێت ئەس دەبێژم دەبێت وەزیرە پەروەردە کەسێکی شارەزا بێت بەڵە پەیوەندی ترمان لەگەڵدایە ئەسعادمان لەگەڵدایە سڵاو لێ بێ کاک ئەسعاد فەرموو لە حاجیاوەوە بەرز گیانم کاتە باش زۆر سپاس کاک ئەسعاد بەرز گیان دەربارەی باڵێت پەروەردە و دەربارەی مەکتەبەکان بەڵێ ئەوەی کە ئێمە مەکتەبەکەی حاڵین کوڕێکی خۆم لە نادی مەکتەبی خەباتی پێڵێن لە حاجاوە ئەوە ئەمڕۆ سیمان و حتا ئیسەیش مناڵەکانمان دەرکێکیان پێ نەوتون و ئەڵێن وەڵام مامۆستانیە باشە هۆکارەکەی چییە ئەم هەموو مامۆستا و دەرچووە و بە خەڵک داواکە بۆ تاینبوونی ئاڵێ مامۆستانیە هەتا ئیسا ئەوە 20 شەوە مەکتەب کراتەوە مامۆستانی ئازا کوڕێکی من با بڵێن پۆلی یەکی ناوەندی بوو پارەکە دەرنەچووە کتێبەکانی تەسمیل کردێتەوە ئیسە چووە داوای کتێبەکان کە ئەڵێ وەڵا نایدەین خۆم چووم دایکی چووە ئەڵێ چیە وتێتی تەسمیل کە بابە تەسمیلمان کردێتەوە ئیسە بەس داوای لێەکەمی لە بازار ڕادەسم ناکرێت بە پارەیش لە لای ئێوە هەیە ئەو کۆمەڵایەتی و بۆزانم بیرکاریە ئەم دوو کتێبەیت نوقسانە بەس بە پارەیش بندەرێ ئەڵێ وەڵا هەی شەو نایشیدەم و ئەی کاکە ئەی بۆ خوێندن ئەوە 20 شەوە ناخوێن ئەڵێ داوەکەی مشکلەی تۆیە ئەی باش ئەگەر مشکلەی ئێمە نیە بەیانەکەیش ئەڵێن وڵات تەلەبەکانتان دەرنەچووە 20 شەوە مەکتەب کراتەوە تا ئیسە دەستێکیان نەخوێندووە ئایا وەزارەت یا مەسەلەن مشریف یا ئەمانە بەم حاڵە ئەزانن یا هەرەکەس بۆ خۆیەتی بەڵە سپاس بۆ کاک ئەسعاد لە حاجیاوەوە کاروان لە شەمسەماڵ فەرموو کاروان زۆر سپاس کاروان فەرموو گوێمان لێتە وڵای کاکشوان سەبارەت بە سیستەمی نوێی خوێندن یا بەڕاستی ئێستا کە سیستەمەکە لە ڕووی بڵین سیستەم و سیستەمێکی باشە لە ڕووی منهەجەوە بەڵێ لە ڕووی منهەجەوە شتێکی باشە بەڵام ئێستا کە سەرەکەی زۆربەی ئەو حاڵەتانەی ئەو کێشانەی کە دروستە بێت لە ڕووی دەرەجەوەیە ئەڵێ ئێستا کە سەرەکی جاری وایە ئەم سیستەمی پەڕینەوە کە ئێستا هاتووەتە ناو سیستەمی نوێی خوێندنەوە ڕاستی وای لە خوێندکار کردووە زۆر جار گوانەیەک پشتگوێ ئەخات تاوەکو کۆتایی ساڵ هیچ گوێی پێ نایات ئەڵێ ئێستا وای لێ هاتووە بۆ نەچەنان خوێندکار هەیە وانەی ئینگلیزی یان وانەی عەرەبی یان بیرکاری بڵێن بە درێژایی ساڵەکە پشتگوێ ئەخات سەرگی کە ئاگاتە کۆتایی ساڵەکانم جا سەرگی لە بۆنە لە دەرسێکە هیچ ئەنجامێکی باشی نابێت ئەنجارێکی لەو کێشانی کە ئێستا هەیە لە بڵێن قوتابخانەکانە ئەوەیە کە بۆنە کێشەی پۆلە سەرەکەی لەناو پۆلێکە چل تەلەبە هەیە کە ئەمە هیچ کات لەگەڵ سیستەمی نوێ خوێندنە ناگونجێت لە چ کاتێکە مامۆستا چۆن ئەتوانێت بڵێن پرسیار لە ئەو چل تەلەبێکە بزانە ئایا فێر بوونە یان فێر نەبوونە لە کاتێکە وانەیەک چل دەقەیە ئەنجار ئێستاکەش زۆربەی کات بڵێن ئەمە کێشەی کەمی خوێندنگا یان کێشەی کەمی مامۆسای پسپۆڕ ئێستاکە زۆر جار لە خوێندنگاکانە مامۆسای پسپۆڕ نییە جاری وایە بینی مامۆسای کۆمپیوتەرە دەرسی زۆر باشە کاکەڕوان سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ڕزگار پەروا دەڵێت تەنها چارەسەر لابردنی سیستەمە و دەبوایە قوتابیان پشتگیری ئەویان بکردا کە هێشتا نازان وادەی تاقیکردنەوەکانیان لەم سیستەمەدا کەیە و دانانی نمرەی مەزاجی تاکەی و مستەفا دەڵێت بۆچی دەبێت بواری پەروەردە هەموو کات هێمای پرسیاری لەسەر بێت ئەگەر وەزارەتی پەروەردە پلانێکی دروستی هەبێت بەڕێزان بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانتان دەچینە لای دکتۆر سەرۆر عەبدوڕەحمان ئەندامی لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان سڵاو لێبێ دکتۆر دکتۆر سەرۆر سڵاو لێبێ سڵاو لە ئێوەی بەڕێزیش زۆر سپاس زۆر سپاس دەکەم هەرچەندە ئێمە ئەو پرسیارانەی کە ئامادەمان کردبوو هەمان پرسیارەکانی ئەو بەشداروانەیە کە پەیوەندیان کرد یەکەم پرسیارمان ئەوەیە ئەم ساڵ با لەسەر ئەم ساڵ قسە بکەین دکتۆر چی کراوە چی دەکرێت بۆ بواری پەروەردە بەتایبەتی ئێوەکو لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان بەڵێ وەڵا چی کراوە و چی دەکرێت پێویستە ئەو بەشەی کە پەیوەندیدارە بە حکوومەتەوە لە بەرپرسانی وەزارەتی پەروەردە پرسیار بکرێت بەڵام ئێمە کاری ئێمە ئەوەیە کە بە دوواداچوون بکەین لە پێناو ئەوەی ڕەوشی خوێندن لە قوتابخانەکان لە خوێندنگەکاندا بەباشی بەڕێوە بچێت کە مکوڕیەکان چارەسەر بکرێن ژینگەی خوێندن ژینگەیەکی گونجاو لەبار بێ پێداویستیەکانیان لە کتێب لە هۆکارەکانی فێربوون وەکو پێویست دابین بکرێت
کاری ئێمە چاودێریکردنە و بەردەوامیشین لەگەڵ سەرەتای دەستپێکردنی خوێندنە لە شارەکان و لە شارۆچکەکان و لادەکانیش لە بەرنامەمادانەیە کە بەسەریان بکەینەوە و لەو شوێنانەی کەەوە کاری باش کراوە دەستخۆشی لە وەزارەتی پەروەردە و لە حکوومەتی هەرێم دەکەین بەڵێ دکتۆر سەروەر لە بەدواداچوونەکانی ئێوەدا هەستان کرد کە هەندێک لە قوتابخانەکان بەتایبەتی ئێوە سەردانی چەند قوتابخانەیەکتان کرد لە شاری سلێمانی هەستان کرد بۆی هەندێک لە قوتابخانەکان تا ئێستا وانەیان نەخوێندووە ئەمە تێبینیەکی کاک ئەسعەد بوو لە حاجیاوە کە دەڵێت ماوەی 20 ڕۆژە دەوام دەست پێ کردووە تا ئێستا خوێندکار هەیە یەک وانەشی نەخوێندووە زۆر بە کورتی بۆی بچینە سەر پرسیایی تر بەڵێ ئێمە ئەوەی تێبینیمان کرد بێت بخۆ لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر دەگۆڕێ لە سلێمانی و لە هەولێریش ئێمە سەردانی خوێندنگە و قوتابخانەکانمان کردووە لە هەندێک قوتابخانە مامۆستای میلاک نییە تا ئێستا وەکو پێویست کە مامۆستانە بێ قوتابی خوێندکار چۆن دەرز بخوێنێ بەڵێ لە هەندێک لە قوتابخانەکان بەو شێوەیە بەڵێ سەبارەت بە پرسیارێکی تر تایبەتە بە خوێندن لە ئێوەران سارەخان لە سلێمانی پەیوەندی کرد دەڵێت پاش یاخود پێش ماوەیەک هەواڵێک بڵاو کرایەوە کە ئەو کەسەی 2 ساڵ بمێنێتەوە دەتوانێت لە ئێواراندا بخوێنە هەر تایبەت بۆ پرسیارە ئەو خوێندکارەی کە دەبێت بە 3 ساڵە واتە 3 ساڵ دەمێنێتەوە لە مەکتەبی ڕۆژ دەوام کات ئایا دەتوانێت لە مەکتەبی ڕۆژ دەوام کە؟ یعنی چۆن مەبەستمەوەی تەمەنی 20 ساڵ بێ و 3 ساڵ بمێنێتەوە لە مەکتەبی ڕۆژ دەتوانێت بمێنێتەوە لە مەکتەبی ڕۆژدا؟ ئەوە پەیوەندیدارە بە ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردەوە بەڵام هەندێک ڕێنماییان کە دەرکردووە بەڕاستی هەست دەکەین ئێمە کێشەیە بۆ نمونە کەواتە ئەمە کێشەیە یان دەبێت چارەسەر بکرێ؟ بەڵێ کێشەیە دەبێت چارەسەر بکرێ ئەوەی ئێمە تێبینیمان کردبێت هەندێک لەو خوێندکارانەی کەوا 2 ساڵ دەمێننەوە ئیزنیان دەدەن بۆ مەکتەبی شەو کاتێک دەچن بۆ مەکتەبی شەویش دەڵێن ئێوە تەمەنتان بچووکە بڕۆنەوە بۆ ماڵ جارێ 2-3 ساڵ ئیستراحەت بکەن دواتر وەرنە ئێرە ئێمە دروشمێکمان هەیە لە کوردستاندا کە دەڵێ خوێندن بۆ هەمووان کە دروشمی وەزارەتی پەروەردە خوێندن بۆ هەمووان بێ پێویستە ئەو لە پەرانە لادەینەوە داواشمان کردووە ئەو کێشەیە نەمێنێت و ڕێنمایی تازە دەربکەن و ڕێ بە هەمووان بدەن بیخوێنن بەڵێ دکتۆر سەروەر زۆر جار ڕەخنە دەگیرێت لە منهەجی خوێندن کە پراکتیکی یاخود بواری پراکتیکی لە منهەجدا باش نییە ڕەژین لە هەڵەبجە دەڵێت مەکتەبی کیمیاباران لە هەڵەبجە تا ئێستا مختبەرەکەمان تەواو نەبووە یاخود نەکراوەتەوە تا چەند ئێوە بایەختان داوە بەو پرسە لە بەدواداچوونی ئێوە بۆ قوتابخانەکان بەڵێ لە سیستەمی تازەی خوێندندا یەکێک لەو بابەتانەی کە پێویستە دابین بکرێت بۆ خوێندکار مەسلەی هۆکارەکانی فێربوونە هۆکارەکانی فێربوون لە تاقیگە لە قوتابخانە لە مەرسەم لە هۆکارەکانی وەرزشی و زۆر شتی تریش بەڵێ من لە شاری هەولێر سەردانی قوتابخانەی نمونەییم کردیە نمونەیی هەولێری نمونەیی کە یەکەم قوتابخانەیە لە هەولێر لە ئاستی زانستیدا ساڵانە قوتابیەکانی هەموویان یا لە کۆلیژی پزیشکیان لە ئەندازیاری وەردەگیرێن کە دەرەجە تیایدا 96 باقیە بەڵام تەنانەت یەک تاقیگەیشی نەبووە چوومە یەکێک لە ژوورەکان کە بە حساب تاقیگە بوو خوێندکارەکان دەرسیان دەخوێن لەگەڵ مامۆستا پێم وت ئێرە چیە وتی تاقیگەیە وتم بەچی بیناسمەوە تاقیگەیە کاتێک دەچن بۆ کتێبخانە کتێب دەبینم بەڵام هاتوومەتە ئێرەتی جگە لە لاپتۆپێک و لە داتاشۆیەکی تر نەبوو وتی ئەمەشم لە ماڵەکەی خۆم هێناوە بەڵێ دکتۆر سەروەر سەبارەت بە پێویستە چاک بکرێ ئەگەر دەمانەوێت سیستەمی تازەی خوێندن جێبەجێ بکەین دکتۆر سەبارەت بە پسپۆڕی مامۆستا تا ئێستا کێشەیەکە لە هەرێمی کوردستان کە مامۆستایەک چەندوانەیەک دەڵێتەوە کە هەندێک لەوانانە پسپۆڕی خۆی نییە ئەوە چیتان کردووە بەدواداچوونی ئێوە چی بووە بە تایبەتی لێپرسینەوەی ئێوە لەگەڵ کێ دەبێت لەم بوارە لێپرسینەوەی ئێمە جارێ لە ڕووی یاساییەوە تەنها لەگەڵ وەزیر بەرامبەر پەرلەمانی کوردستان بەرپرسا بۆ من هەرچەندە ڕێزی زۆرم بۆ بەڕێز کاک دکتۆر عسمەت هەیە پیاوێکە بیری کراوەیە تێدەگات هۆشیارە لە خەمی پەروەردەدایە بەڵام سیستەمەکە لای ئێمە لەسەر بنچینەی کۆمەڵێک هەڵە و کێشە هەیە کەڵەکە بووە ئێمە هیچ کار لە ڕابردووشدا بەداخەوەم کە بە دوای چارەسەرێکی ڕیشەییدا نەگەڕاوین بابەتەکانمان پینۆپەڕۆ کردووە بۆیە ئەو هەموو کێشەیە کەڵەکە بووە لە کێشەی پسپۆریا بڵێ لە هەندێک قوتابخانەدا مامۆستایە کە چەندین وانە بڵێتەوە ئێمە بۆ ئەوەی سیستەمی خوێندن باشتر بێت مامۆستاکان ئەو کێشانەیان نەبێ ئەوە تا ئەوەی ئەوەمان کردووە خوێندنی ئێواران بکرێتەوە مامۆستاکان
بتوانن بخوێنن بەتەوەی بنەڕەتی سەرەتایی بۆ ئەوەی هەریەکە و پسپۆری خۆی قوڵ بێتەوە و بڕوانامە وەرگێت و هەمان ئەو بابەتە. بەڵێ دکتۆر سەرۆر کاتمان تەواو بوو ئەگەر زۆر بە کورتی وەڵامی ئەم پرسیارم دەیتەوە پێت وایە هەندێک لە چارەسەرەکان لەوەدایە کە پێش ماوەی بڕیارێک بوو یاخود بڕیار بوو کە لێپرسینەوە لەگەڵ وەزیرەکاندا بکرێت لە پەرلەمانی کوردستان تا چەند ئەمە چارەسەرێکی گونجاوە بۆ ئەم پرسە بەتابەتی بوارێکی گرنگی وەکو پەروەردە زۆر بە کورتی کە دوا پرسیارمانە. ئێمە ئەگەر بمانەوێ بەکاری پەرلەمانی هەڵبستین و ئەرچی سەرشانمان جێبەجێ بکەین وەکو سیستەم وەکو یاسای پەیڕەوی ناوخۆی پەرلەمان وەکو یاساکان بەڵێ وەزیر هەر وەزیرێ بێ بەرپرسە بەرامبەر ئەو کێشانەی لە وەزارەتەکە هەیەی ئێمە سەرەتا داوای لێ دەکەین کێشەکان چارەسەر بکە ئەگەر چارەسەری کرد دەستپۆشی لێ دەکەین چارەسەری دەکرد ئەو کاتە دێتە لیژنە لە لیژنە نەیکرد دەبێ هۆڵی پەرلەمان لە هۆڵی پەرلەمان پێویستە وەزیری معنی بێتە پەرلەمان و کێشەکانی ڕوبەڕوو بێتەوە بەڕاستی لە پێچینەوەی لەگەڵدا بکرێ و ئەویش ئەو کاتە تەبریز. بەڵێ سپاس دەکەین دکتۆر زۆر سپاس بۆ دکتۆر سەرور عەبدوڕەحمان ئەندامی لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان سپاس بۆ زانیاریەکان بڕێزان تاس بینی هەر لە خۆشیدا بن.